خۆشەویستانی کورسات نیوز سڵاوتان لێبێ لەگەڵ هاوکارانم ئەم شەو بەرنامەی ڕەهەنتان پێشکەش ئەکەین. لە مێژووی خەباتی ڕەوای گەلەکەماندا کۆمەڵێک سەرکردەی پڕەزمون و خاوەن ڕوویای دووربین هەڵکەوتون کە ئەگەر ئەوان نەبوونایە گەلەکەمان نەئەگەیشتە کەناری ئارامی. هەموو ناخۆشی و هەموو دەردەسەری و هەموو ئەو فشار و زەخت و زۆرانیان قبول کرد، بەڵام دەستیان گرت بە دۆزی ڕەوای گەلەکەمان. ئەمڕۆ یادی 6 ساڵەی کۆچی دوایی یەکێک لەو سەرکردانە بوو کە ویش ڕەوانشاد نێوشەروان مستەفا. کاک نێوشەروان مستەفا یەکێکە لە هاوخەبات و هاوڕێ و هاوسیاسەتەکانی سەرۆک مامجەلال. ساڵانێکی زۆر بەیەکەوە لە پێناو مافی گەلەکەیان خەباتیان کرد. ئەمڕۆ پەیامی جیاوازە بوو، وێڕای ئەوەی کە نیگەرانی ئەگەر هەبێت لە خودی بزوتنەوەکە کە بزوتنەوەی گۆڕانە، بەڵام لە ئاستی جۆراوجۆر و جەماوەریشەوە خەڵکێکی زۆر نیگەرانی خۆیان لەم ڕۆژەدا پیشاندا. لە دیارترینیان سەرۆکیەکێتی نیشتیمانی کوردستان بافڵ جەلال تاڵەبانی وێڕای ئەوەی لەم یادەدا چەپکە گوڵی لەسەر مەزاری ڕەوانشاد نێوشەروان مستەفا دانا، داوای کرد کە ئەم کێوی هورەیە گۆڕان بیبینێت و بتواندرێت سوودی لێوەربگیرێت لە ئەزمون و تەجروبەکانی ڕابردووی بۆ خزمەتکردنی کۆمەڵانی خەڵکی کوردستان. دوجار هەریەک لە کوڕانی ڕەوانشاد نێوشەروان مستەفا لە بەیانێکدا هاوشێوەی باوکیان داوای لێبوردنیان کرد لە بەرامبەر هەڵە و کەم و کوڕیەکان. ئێمەم شەو لە ڕەهەنت باسی تەجروبە و خەبات و لێهاتووی ڕەوانشاد نێوشەروان مستەفا دەکەین، چۆن بتواندرێت ئەو تەجروبەی ئەوان بۆ نەوەی نوێ سوودی لێ ببندرێت و بخرێتە خزمەتی کۆمەڵانی خەڵکی کوردستانەوە، بە تایبەت ئەو ڕێ و ڕێبازەی ئەوان هەیان بوو. میوانەکانی ئەم شەوی ڕەهەنت لێرە لە ستۆدیۆکانمان بەڕێز هۆشیار عومەر، ئەندامی زڤاتی نیشتیمانی زوتنەوەی گۆڕان، کاک هۆشیار بەخێر بێت، سپاس دەکەم. هەروەها لە کەرکووکەوە مامۆستا محەممەد نەسرەدین چاودێری سیاسی، هەروەها لە ڕانیەوە بەڕێز ڕەسوڵ بچکۆل پێشمەرگەی دێرین. ئەمێ گفتوگۆیەکی تێر و تەسەل بکەین. کاک هۆشیار سپاس بەدەر لە ڕەهەندە سیاسەکانی سەرهەرێمی کوردستان. ئەوان ڕۆژگارێک بەتایبەت ئەمڕۆ یادی 6 ساڵی کۆچی دوایی ڕەوانشاد نێوشەروان مستەفا بوو. گەنجێتی، خۆشی، هەموو شتەکانی خۆی لە نەمساوە بۆ شاخ بۆ بەردەم غەزەبی فڕۆکە جەنگی و چیمیاییەکانی ڕژەمی ئەو کاتەی بەعس لە پێناو مافی گەلەکەی. ئەمە چی بە ئێوەڵێ؟ بەڵێ سوپاس بۆ ئێوە کاکزانە، پێم خۆشە لێرە شۆ سوپاسی کورسات و ستافەکە بکەم کە ئەمڕۆ بە گرنگیەوە لەم یادەیە بەشدار بوون. سەرۆکی یەکێتی نیشتیمانی کوردستانیش بە هەمان شێوە کە هەم بەشدار بوو هەم پەیامی هەبوو. ئێمە زۆر جار بەس ڕخ ناگرین، بەڵام ئەوێت شتە باشەکانیش ببینین. من هیوادارم ئەگەر سەری تەجروبەی زۆربەی وڵاتانی دیکە بکەین، ئەم جیلەی ئێستا و جیلەکانی داهاتوو بتوانین کاتە دێتە سەر سەرکردە نیشتیمانیەکان کە هیچ سەرکردەیەکیش بێکەم و کوڕی نییە و خۆشیان زۆر جار باسی ئەو کەم کوڕیانی خۆیان کردووە، بەڵام هاوڕابین لەوەی کە بەڕێزەوە سەری تێکۆشانیان بکەین و هیوادارم ئێمەش بە هەمان شێوە هەڵسوکەوتکەین و لایەنە سیاسەکانی دیکەش، چکە وڵاتان هەمیشە سەرکردەکانیان ڕێز لێ ئەگرن و ڕێز لە ماندووبوونیان ئەگرن. لە وەڵامی پرسیارەکەتە ئەمێ ئەوە بڵێم یەکێک لە تایبەتمەندەکانی ڕەوانشاد نێوشەروان مستەفا ئەوەیە هەموو شتەکان یا وتووە یان نووسیوە، ناتوانانی بە ناوێ قسە بکەی. خۆی زیاد لە جارێک بە نووسین و بە گفتوگۆڵەیە کە ئێمە لە ساڵی 1975 بڕیارمان نا شۆڕش دەست پێ بکەین و لە کاتێکە تروسکاییەک نەبوو، هیچ ئومێدێک نەبوو، کورد دۆستی نەبوو، هەیبوو نەبوو، خەڵکی کوردستان و چیاکان بوو لە وتاری لە گردی سەیوان بۆ شەیدەکان هەیەڵێ خەڵکە بوو ئێمە بەشێتە زانی. بەڵام باوەڕێکی تەواو بە قەزەی ڕەوایەتی کورد بە ئازادی کوردستان، بە ئازادی خەڵکی کوردستان وای کردووە بە کەمترین تواناوە ڕوبەڕووی ڕژێمێکی وەکو ڕژێمی بەعس کە یەکێک بوو نەک لە ڕندترین ڕژێمەکان لە ناوچەکەی ئەتوانم بڵێم لە
جیهانیشا کە وڵاتانی ناوچەکە لێ ئەترسان و دوایش بوو بە بەڵایەک و کێشێکی گەورە بۆ منتیقەکە و بۆ جیهان و لە دوایین ساتەکانی ژیانە لە ساڵی 2013 بە تایبەتی لە پەرلەمانی کوردستان چاپێکردنی ئەڵێ ئەوەی کە من لەسەر شانمەوەکو ئەرکی ئەخلاقی نیشتیمانی نەتەوەیی ئاینی جێبەجێم کردووە ینی وەکو ئەرک سەیری ئەو خەبات و تێکواشانیان کردووە ئەمە شتێکە کە ئێمە ئەتوانین لێوەی فێربین کە ئینسان ئەتوانێت لە بواری گشتی و سیاسەتا کار بکە خزمەتی میلەتەکەی بکە بەبێ ئەوەی لە خەمی خۆیان بێ بەبێ ئەوەی بۆ بەرژەوەندی تایبەت بێ باشە کەواتە ڕاست گۆبین توانراوە سوود لە تەجروبەی بۆ نمونە ڕۆنشاد نوشێرا مستەفا وەربژیرێت و بتواندرێت یعنی پشودرێژی لە سیاستدا لە خزمەتکردنی دۆزی ڕەوای گەلەکەتدا زۆر گرینگە یەکە لە پایە سەرچەکانی سیاستکردن و گەیشتن بە ئامانج ئەو پشودرێژیە ئەبینیت لانی کەم ئەمەوەکو ئەگەر نموزەزێک وەربگرین لە چاو بەرفراوانی خەباتەکەیان خۆی وەکو ئەوترێ پشودرێژی نهێنی زۆربەی سەرکەوتنەکانە بەڵام یەکێک لە فاکتەرەکانە فاکتەری دیکە هەیە سەر بۆ نمونە ئەمە لەم ساڵین دوایە گفتوگۆ زۆر هەبووە لەسەر زۆر بواری جیاوازێک لەوانەی کوردایە چ بکە ڕەوانشاد نوشێرا مستەفا ئەو کاتە لە چوارچێوەی یەکێتی وەکو سکرتێری کۆمەڵەش لە 79 ئەوان باوەڕیان بە مافی چاری خۆنووسینی کورد هەبووە لە کاتە سەختەکانە کە مرۆڤ ئەبێت یا ژیابێ ینی سەر بۆ نمونە ئێمە هەندێکمان کۆڕەومان بینیوە تیا نەژیابی ناتوانیت وەصفی بکەی بۆ جیلێکی دواتر بۆ چونکە ئەبێت لەو ڕووداوانە ژیابی بۆ نمونە لە 1970 کوردستان ڕوبەڕووی گەورەترین هێرشە بێتەوە لە مێژووی خۆیان هیچ گوندێکی نامێنێ بەڵام باوەڕ و ئیرادە و ئومێت وا ئەکات کە تۆ بەردەوام بی لە ماوەی چەند ساڵێکە دەرگایەکە کرێتەوە لە کوردستان ڕاپەڕینە بێ ئێمە ئەبینە خاوەنی ئەو هەرێمەی کە ئێستش تیا ئەژین لەبەرەوە بەڵێ پشودرێژی گرنگە بەڵام ڕوانینی استراتیژی بەڵام ئومێد و ئیرادە چکە جیاوازی لە سەرکردن لە سیاسیشی ئاسایی لە خەڵکی ئاساییەوەی ئەو ئومێدی پێەیە هیوای پێوە لە هەمان کاتشە بەرچاوی ڕوونە بەرەو شوێ هەنگاوەنە لە هەموو خۆناغانەیە کاکنوشروان بەرچاوی ڕوون بووە و لە زۆر کاری زۆر گەورەشە بە تیم و بە ئەوە کارکراوە بەڵام ئەتوانم بڵێم گەورەترین فاکتەر کە وای کرده بوو چه ئەو کاتە شۆڕش بتوانێت بەردەوام بێ چه ڕاپەڕین بکرێ یەک نهێنی بوو خەڵک بوو کە ئێمە لەگەڵ تۆم گفتوگۆمان زۆر کردو من و تۆ لێرە کە ئێمە ئامێز بچینەوە ئامێزی خەڵکی کوردستان پشت بە خەڵکی کوردستان بچین ئەوانی دیکە کاتین ینی بەڕاستی ئێستا خەڵکێکی زۆر ئەوانی کە ئەو تەجروبەیان بینیوە بۆچی خۆزگە بەو کاتە ئەخوازن ئەو کاتە نە ئەو پێشکەوتنانە هەبوو نەو ئازادیە هەبوو ینی ڕەنگە ئەو شاخانە تاکە شوێنی ئازادی بێ ڕەنگە هەندێک جار ئەشکەوتەکانیش بۆ ئەوان شوێنی ئیسراحەت نەبوو بێ بۆ خەڵک خۆزگە بەوە ئەخوازی ئەڵێن ئەو کاتە پشودرێژی هەبوو ئارامی هەبوو لەسەرخۆیی هەبوو مەبدە هەبوو بۆ ئێستا پێم وایە چەند هۆکارێکی هەیە ئەمە تایبەت نییە بە وڵاتی ئەمەش مثلەن لە ئەمریکا هەموو هەڵبژاردنەکەی دۆناڵد ترەمپ دروشمەکەیەوە بوو ئەمریکا بکەین و بە ئەمریکایەکی مەزن بەڵام ئەگەر بگەرێتەوە تاریخی ئەمریکا لە دروستبوونیوە تا ئەمڕۆ قەت بەقەت ئەمڕۆ باش نەبووە بەڵام سەردەمەکانە گۆڕان کاکزانە ینی بۆ نمونە من بیرمە ئەمە لە نەوەدەکانە مەڵمان لە گوند بوو لە خوێندن کە تەواو بووم بە پێ چوومەوە 3-4 ساعت بەڵام ئێستا لە گوند مەکتەب هەیە نەخۆشخانە هەیە لە هەندێک گوند کارەبا هەیە ڕێگوبان هەیە ئۆتۆمبیل هەیە لەبەرەوە چاوەڕوانیەکان زیاترن بەشێکی تریشی ئەوەی کە بەڵێ بەشێکی تریشی کاکزانە ئەوەی کە وای کردووە ئەوە دروست ببێ ئێمە ئەبێدان بەو حەقیقەتەیە بنین ئەوە هیچ عیب نییە لە بەردەمی میلەتی خۆمانە ڕازگۆ ڕاشکاو بین نەمانتوانیەوە ئەو ئامانجانەی خستومانتە ڕووەک و پێویست بەدی بێنین بۆ نمونە لە کوردستانە ڕەنگە گرفتی دارایی نەبێ یاخود ئەوەی کە پار نییە بەڵام نادادی هەیە بۆ نمونە لە کوردستانە ڕەنگە گرفتی ئەوە نەبێ کە خەڵک ئازادە بەڵام زەمان نییە تۆ قسە بکەیت و پارێزرابی ینی مەبەستمەوەیە ئامانجەکان وەکو پێویست بەری نەهاتوون فاکتەرێکی کەش هەیە من پێم وایە هەندێک خەڵک بە مەبەست ئەیانێ ئەو ڕابردووە ناشرینکەن کە ئێمە ناتوانین بە پێی ئێستا ئەو ڕابردووە بخوێنینەوە بێ بە سیاقی خۆیان لە سیاقی مێژووی خۆیان بخوێنەوە من پێم وایە نەک نابێ ئاواتی پێ بخوازین بەڵکو ڕۆژگارێکی پرشنگدارە بۆ مێژووی ئێمە لە شێخ عوبەیدوڵڵای نەهریوە تقریباً 150 ساڵ هەتاکو 1991 دنیایەک میلەتی کورد لێرە لە باکوور لە ڕۆژهەڵات قوربانییەوە تەنها خاڵێکی وەرچەرخان کە کورد توانوێتی هەرێمێک دروستکە دوجار بێ بە هەرێمێکی فیدراڵی دانپێنراوی
ناوخۆیی و هەرێمی نێودوڵەتی هەرێمی کوردستانە لەبەرەوە لاپەڕێکی ئەجگار پرشنگدارە ئەمە ئەبێ جیا بکەینەوە لەوەی کە کەم و کوڕی هەبوو لە حکومڕانیە چارەسەرەوە نییە بڵێ گەڕێمەوە بۆ ڕابردووە چارەسەرەوەی بڵێ ئێمە ئەم ماڵەمان هەیە چۆن چارەسەریکەین چۆن چاکیکەین کاک نوێشوانێکی لە وتانەی هەیە بووەڵێ هەرێمی کوردستان قەڵایەکە بەرهەمی 100 ساڵ خەباتی میلەتی ئێمەیە ئێمە سێ ڕێگەمان لەبەردەستایە بێدەنگ بین بیرین دەستی ڕۆژگار چی لێدێ لێ بێ خۆی چاک بێ بیر ڕوخێنین یا خود هەوڵ بین لە شوێ خراپە چاشکەین ئێمە ئەم ڕێگەمیان ڕەوەیمان هەڵبژاردووە چکە تۆ ماڵێک هەبێ ناچی بیر ڕوخێنی هەڵدەی چاشی بکەین زۆر باشە دومیانی ترمانەیە کامشەر گفتوگویان لەگەڵەکەین کاک محەممەد ماوەسە محەممەد ئەم کاتت باش سوپاس بەشداری بەرنامەی ڕەهەندی لە 6 ساڵی کۆچی ڕەوانشاد نێشوڕا مستەفادا ئەتەوێ بڵێ چیت وەکو ئەم چاودێرێکی سیاسی هەم وەکو گەنجێک کە لە سەرەتای دروستبوونی بزوتنەوەکەوە لەگەڵ ئەو ڕەوتە کارت کردووە و ئستش بەردەوامی بە تایبەتی لە ناوچەیەکی حساسی وەکو کەرکووک. پێشەکی سوپاس بۆ کەناڵی کورسات بۆ ئەم دەرفەتە لە ساڵیادی کۆچی ڕەوانشاد کاک نەوشیروانە و سڵاو ڕێزم بۆ میوانە بەڕێزەکانت. کاک زانە ئەوەی زۆر گرنگە بۆ ئێمەی کەرکووچەکان ئەوەیە باوەڕبوون بەم میلەتە زۆر گرنگە ئێمە باوەڕمان بە میلەتەکەی خۆمان هەبێ کە میلەتێکی زیندووە و نامرێ. دیارە حکایەتێکی کاک نەوشیروان هەیە لە کتێبی لە کەناری دانوبە بۆ خڕی ناوزەنگ تایبەت بەوەی کە میلەتی کورد میلەتێکی زیندووە. کاکەزانە دەجێرێتەوە دەڵێ لەسەر شێخان پشتم بەگابەردێکەوە دابوو سەیری چایەکەی بەرامبەری خۆم دەکرد. سیرم کرد ریزێ زەلام لە دوورەوە وا دێن بۆ سەر شێخان. ئەڵێ ئەو ناوچەیەش جێی هاتوچۆی خەڵکی نەبوو چوومە سەر ڕێیەکەیان باشتر بینیم سیرەکەم چەند زەلامێکن جلی کوردیان لەبەرە و بەڵام هیچیان چێکیان پێ نییە. ئەڵێ کاتێککە گەیشتە لای من سڵاویان لێم کرد پێم وتم فەرمو چیتان هەیە چی ئیشێکتان هەیە لەم ناوچانە؟ ئەڵێ دیار بوو منیان نەناسی وتیان ئێمە هاتوین بۆ لای ئێوە. وتی پیانم وت بۆ ئێوەزان ئێمە چین وتی ئێوە پێشمەرگەنین وتم بەڵێ ئێمە پێشمەرگەین فەرمو چیتان ئەوێ وتی ئێمە هاتوین ببین بە پێشمەرگا. ئەڵێ پیانم وت ئێمە خۆمان تااقەتمان لە پێشمەرگایەتی چووە. ئەڵێ جوابیاندا وتیان ئێوە تااقەتان چووە بەڵام ئێمە هاتوین دەست پێ ئەەکەین. ئەڵێ پیانم وت ئێمە چەکمان نییە چەکتان بدەینێ وتی ئێمە خۆمان پارەمان لەگەڵ خۆمان هێناوە چەک دەکڕین. ئەڵێ پیانم وت نانمان نییە بتان دەینێ وتی ئێمە خۆمان خەڵکی ناوچەکەین خۆمان دەتوانین خۆراک پیاکەین. ئەڵێ دیارە ئەمانە خەڵکی ئەو گوندانەی بناری قندیل بوون کە حکومەت ڕایەنی جواز بوو تازە پارەی تەعویزیان وەرگرت بوو پارەکەیان وەرگرت بوو هاتبوون ببن بە پێشمەرگە. ئەڵێ ئەم زەلامانم بر بۆ بنکەکەی خۆمان چوون بۆ لای مام جەلال و ڕەفیقەکانی چاوەڕێی ئەوەیان بوو خەبەری ئەو زەلامانیان پێ بگێنم. ئەڵێ حکایەتەکەم بۆیان جێڕایەوە کە ئەمانە بۆچی هاتوون. ئەڵێ ڕوون کردم مام جەلالەوان پێم وت ئەم میلەتە بۆیە قەت نامرێ سەی کە ئێمە خۆمان تااقەتمان لە پێشمەرگایەتی چووە و تەمای واز بێنین ئەوان هاتوون تازە دەست پێەکەن. ئەم حکایەتە کاکەزانە ئەوە دەرەخا کە کاک نەوشیروان قەنەعەتی تەواوی بۆ هەبوو کە میلەتی کورد میلەتێکی زیندووە و ئەگەر سەرکردەکانشی دیارە ئەم قسەیە بۆ ئەمڕۆ زۆر گرنگە ئەگەر ئەمڕۆژ سەرکردەیە هەیە تااقەتی خەباتی نەماوە سەرکردەیە هەیە تااقەتی بەڕێوەبردنووی پرسە سیاسەکانی نەماوە میلەتی کورد میلەتێکی زیندووە دەتوانێت لەجێ ئەو سەرکردانش دەست پێ بکاتەوە. بۆیە کاکزانە ئەوەی زۆر گرنگ بۆ لای کاک نەوشیروان ئەوەیە بڕوابوون بە میلەتی کورد کە میلەتێکی زیندووە و بڕوابوونش بەوەی کە دەبێ ئێمە هەموو کاتێ هیوامان هەبێ نابێ لەژێر هیچ بار و دۆخ و زروفێکە میلەتی کورد هیوا لە دەست بدا دەبێ هەموو کاتێ قەنەعەتی بۆ بێ دەتوانێت ڕۆژێکی باشتر چارەنووسێکی باشتر بۆ خۆی دروست بکە. بەڵێ ئەمڕۆ تێبینی چیت کرد کە لە ینی ساڵیادی کۆچی دوای ڕەوانشاد کاک نەوشیروان ینی هەستت بەچی کرد کە لەگەڵ خۆتا قسەت کرد بێت؟ بەڵێ کاکزانە ئەمڕۆ زیاتر وەکو کەرکووچیە هەستم بەوە کرد چەندە بیر و بۆچوونەکانی کاک نەوشیروان زەرور بوون بۆ کەرکووک چەندە تەندروست دەیڕوان نییە کێشەکانی کەرکووک. کاکزانە لە یەکەم کۆنگرەی نیشتیمانی بزوتنەوەی گۆڕان یەکێ لە بڕیارە و ڕاستپاردەکانی کۆنگرە ئەوە بوو هیچ بڕیارێکی چارە نووساز نابێ لە هەرێم بدرێ تا چارە نووسی ناوچە کوردستانەکان یەکلا نەکرێتەوە. ئەمڕۆی کەرکووک ئەمڕۆ کە من ئێستا لە ناو کەرکووکەوە لەگەڵ ئێوە قسە ئەەکەم هەموو ئاگاداری بارودۆخی کەرکووچین کە کورد چەندە دەسەڵاتی لەم شارە لە دەستداوە کە کورد دوای 16 ئۆکتۆبر و ڕیفراندۆم چەندە باری خوارە لەم ناوچانە چەندە ئێستا دوورە لە دەسەڵاتی ئەم ناوچانە.
ئەمڕۆ باشتر ئێمە لە پەیامی ڕەوانشاد نەوشیروان مستەفا تێدەگەین کە نەدەبوو بڕیاری چارەنووساز لە هەرێم بدرێ وەکو بڕیاری ڕیفراندۆم پێش ئەوەی چارەنووسی ناوچە کوردستانەکان یەکلا بکەینەوە. ئەمڕۆ ئێمەی کەرکووچەکان باشتر ئەوە دەبینین سەرکردن نابێت لە سوارچەوەی بەرژەوەندی حیزبیەوە بڕیار لە چارەنووسی هەرێم بدا پێش ئەوەی چارەنووسی کەرکووک و ئەو ناوچانەی یەکلا بکرایەتەوە. بۆیە ئێمە دەبینین لەوەی کەوا بە پێی دنیابینینی نەوشیروان مستەفا کار نەکرا ئێمە 150 خاچی هەرێمی کوردستانمان لە دەستدا. و کاکەزانە شتێکی کەی کاک نەوشیروان تایبەت بە کەرکووک کاتێکە قیادەت قوات عملیات دجلە دروستکرا لە 2012 ئێمە وەکو بزوتنەوەی گۆڕان لە ململانەیەکی سیاسی قوڵ بووین لەگەڵ پارتی دیموکراتی کوردستان و یەکێتی نیشتیمانی کوردستان. لەگەڵ ئەوەش کاک نەوشیروان ئەو کاتە هات سەردانی ئیدارەی ئەو شار و پارێزگاری شاری کەرکووکی کرد وەکو پاڵپشتیەک بۆ ئیدارە کوردیەکەی شاری کەرکووک و کوردی شاری کەرکووک بەرامبەر بەو پرۆسە سەربازیەی کە مەترسیە بوو لەسەر شارەکە لەو ڕۆژەدا. دیارە ئێمە کەوکاتە لە ناو بارەگای بزوتنەوەی گۆڕان لە شاری کەرکووک پێمان وا بوو سەردانی مەکۆی کەرکووکش دەکا، بەڵام ئەو سەردانی مەکۆی کەرکووکی نەکرد. پەیامی کاک نەوشیروان ئەوە بوو پرسی کەرکووک پرسێکی نەتەوەی نیشتیمانیە کە پرسی نەتەوەی نیشتیمانی هاتە پێشەوە هەموو خلافێکی سیاسی وەلا دەندرێ هەموو بەرژەوەندیەکی حزبی وەلا دەندرێ ئەو لەوێت دەدرێ بۆ پرسە. بۆیە ئەو ڕۆژێ کە سەردانی کەرکووکی کرد و پاڵپشتی ئیدارە کوردیەکە و سەرجەم لایەنە سیاسی کوردیەکانی شاری کەرکووکی کرد بەدەر لە بەرژەوەندی حزبی و بەدەر لەو ململانەی سیاسی ئێمە لەگەڵ لایەنە سیاسیەکان لە ناو هەرێمی کوردستانە هەمان بووە. زۆر باشە بەڕێز مامۆستا ئەگەر ڕێمۆلات بەڕێز کاک ڕسوڵە بکاتت باش. بەڕێستان هەم پێشمەرگەی دێرینن لە ناو ڕیزەکانی چێتی نیشتیمانی کوردستان هەم کاک نەوشیروان مەسئولت بووەوە هەم 2000 لە جیابوونەوەی بزوتنەوەی گۆڕانیشدا بەڕێستان هاوخەباتی ئەو بوون و لەگەڵ ئەو بوون. ئەمڕۆ هەستت بەچی کرد یان هەستت چی بوو کاتی سەرمەزاری ڕەوانشاد نەوشیروان مستەفا؟ زۆر سپاس بۆ ئێوە کاکزاناوە سپاس بۆ میوانەکانیشتان دەستتان خۆش بێ. لە ڕاستیدا قسەکردن لەسەر کەسایەتێکی وەکو کاک نەوشیروان بە بۆچوونی من دەبێت لە ڕوانگەیەکی بابەتیانەوە لە خەکار و خەباتی کاک نەوشیروان بڕواندرێ بەدەر لە چوارچێوەیەکی حیزبی یان چوارچێوەیەکی ناوچەیی. کاک نەوشیروان لە ژیانی سیاسی خۆیدا هەم لە دەستپێکردنەوەی شۆڕش لە ساڵی 1976 هەتاکو و ڕاپەڕینیش ڕەنگە خەڵکی کوردستان بەس بێ بۆی شایەتی بۆ ڕۆڵ و تێکۆشانی ئەو پیاوە مەزنەبدا لە خەبات و تێکۆشاندا. بەڵام ئەوەی کە گرنگە تێڕوانینی ئێمە یان هەموو خەڵکی کوردستان بە نسبەت کاک نەوشیروانەوە لە ڕاستیدا وا باشە یان وا چاک دەکەوێتەوە کە ئێمە لە بیر و بۆچوون و ڕوانگە فکریەکانەوە بڕوانینە ئامانجە سیاسەکانی کاک نەوشیروان. کاک نەوشیروان لە ژیانی خۆیدا هیچ شتێکی تایبەتی بە حیزبەکەی یان بە کەسایەتی خۆی یان بە هاوڕەکانی نەبووە، بەڵکو ئەوەی کە کردوێتی وەکو استراتیژێکی نەتەوەیی بەرامبەر بە میلەتەکەی دایڕشتووە و هیچ شتێکیشی بە سەرزارەکی نەهێشتۆتەوە، بەڵکو لە چوارچێوەی کتێب یان لە چوارچێوەی وتاردا بۆ میلەتەکەمانی خستۆتە ڕوو. ئەوەی کە من ئەمڕۆ نیگەرانی کردم تا ڕادەیەکی زۆر ئەوە بوو کە لە ڕاستیدا لە هەلومەرجێکی ئاوا دژوارە کە خەڵکی کوردستان پێدا تێدەپەڕێ کەمترین سوود لە بەرنامە و تواناکانی کاک نەوشیروان وەردەگیرێ لە هەموو ئاستەکاندا. لە ڕووی سیاسیەوە خۆتان دەزانن کوردستان بە قۆناغێکی سەختی سیاسیدا تێدەپەڕێ بەداخەوە لە زروفێکی وەک ئەمڕۆدا کەم کەس هەیە بیر لەوە بکاتەوە کە کاک نەوشیروان لە چەند ساڵی ڕابردوودا نەخشە ڕێگای چەندین ساڵەی بۆ میلەتەکەمان داڕشتووە. ئەگەر هیچ نەوێ بچینەوە سەری ئەو نەخشە ڕێگایە بێنینەوە بەرچاوی خۆمان سوودی لێوەربگرین بۆ دەربازبوونمان لەو ئەزمە سیاسی کە ئەمڕۆ لە کوردستان بەرۆکی خەڵکی کوردستانی گرتووە. و هەروەها لە ڕووی بەڕێوەبردن و ئیدارەدانی حکومڕانی لە هەرێمی کوردستاندا خۆتان دەزانن حکومڕانی لە هەرێمی کوردستاندا بە قەیرانی قوڵی دارایی بە قەیرانی قوڵی کارجێڕی بە قەیرانی قوڵی کۆمەڵایەتیدا دەڕوا بەداخێکی زۆرەوە لە کاتی خۆیدا دەکرێت بڵێم لە دوای ڕوخانی ڕژێمی سەدام حوسێن بە یەکجاری لە 2003ەوە ئەو بە تەواوی نەخشە ڕێگایەکی بۆ بەڕێوەبردننی حکومڕانی لە هەرێمی کوردستان دانابوو. و من دەتوانم ئێستا شتێک بەبیر جەنابەت بێنمەوە کە ئەو کاتی لە یەکێتی نیشتیمانی کوردستان لە مەڵبەندی سلێمانی هەموو کادیرەکانی کۆ کردەوە چاکم لە بیرە وتی
ئەوە حکوومەتی عێراقی ڕووخا تەواو ژیانی حیزباتی گۆڕانکاری گەورەی بەسەردادێت پێویستە کادر و ئەندامانی حیزب لە هەرێمی کوردستاندا وەک ئەوەی کە لە ڕابردوو ئیشیان کردووە ئەو شێوازی ئیشکردنە گۆڕانکاری بەسەردادێ پێویستە ئێمە لەمەدا بیر لەوە بکەینەوە کە حکومڕانێکی ڕەشید و ڕەشیق لە هەرێمی کوردستان دابمەزرێنین بۆ ئەوی هەموو خەڵکی کوردستان سوودی لێ ببینێ. دیارە ئەو کاتە پرسیارێکی زۆری لێکراکەمە بەس لەوەدا چیە ئەویش ئەوە بوو کە ڕوونی کردەوە ئێمە دەتوانین سوپایەکی یەکگرتوو کە هەتا ئێستا نەمان بۆ لە هەرێمی کوردستان دای بمەزرێنین حکوومەتێکی یەکگرتوو لە هەرێمی کوردستان دابمەزرێنین مؤسساتی دام و دەستگای حکومڕانی لە هەرێمی کوردستان هەموو وا لێ بکەین بە قازانجی و بەرژەوەندی خەڵکی کوردستان بڕوا بڕێوە نەک بۆ قازانجی حیزبێک یان با بڵین بۆ تاقمێک یان بۆ ناوچەیەکی دیاریکراوە. بۆیە بەڕای من یعنی لێکۆڵینەوە و بەدواداچوون لە ئاجندا و ئەفکاراتی کاک نەوشیروان دەبێت لە ڕوانگە نیشتیمانی و نەتەوەیەکەیەوە لێ بڕوانین نەک لە ڕوانگەیەکی تەسکی حیزبیەوە جاچ سەر ئەو کاتێکە بەرپرسێکی گەورەی یەکێتی نیشتیمانی کوردستان بووە یان ئەو کاتێکە ڕێخەری بزوتنەوەی گۆڕانیش بووە چونکە ئەو هیچ کاتێک هەم لە سەردەمی شاخدا هەم ئەو کاتەشی کە هەتا 2009 کە بزوتنەوەی گۆڕان دروست بووە ئەگەر دیقەت لە بیر و بۆچوون و بەرنامە سیاسەکانی و یان با بڵین ئەو جیهان بینەی کاک نەوشیروان بدەی هیچ وەختێک ئەو بیری لەوە نەکردوێتەوە وەقەتیش دێڕێکی لەسەر ئەوە بەنووسین نییە کە بەرژەوەندی حیزبی لە بەرچاو بگرێ هەمیشە لە چوارچێوەیەکی نەتەوایەتی استراتیژی بۆ نەتەوەکەی خۆی داڕشووە دەتوانین چەندین نمونە لەو بارەوە بینەوە هەر لە نووسینەوەی دەستوری عێراقی هەر لە مەسلەی ئەنجومەنی حکم هەر لە ئەوەی کە کاک وشار و کاک محەممەدیش باسییان کرد لە مەسلەی کەرکووک و لە کۆی مەسەلە سیاسەکانی هەرێمی کوردستان دەکرێت بڵین بەداخەوە یعنی هەز دەکەم یعنی ئەمڕۆ لە کوردستان هەم نەوەی تازە هەم ئەوەی کە ئێستا کاربەدەست و بەڕێوەبەری حکومڕانی لە کوردستاندا کەمتر ئاور کەمتر دەکرێت بڵێم هەر زۆر بەکەمی ئاور لەوە دەدرێتەوە کە ئەو نەخشە ڕێگا سیاسیانەی کە کاک نەوشیروان بۆ دەربازبوونی خەڵکی کوردستان لە ئەزمە قوڵەکان هەی بووە بەڕاستی ئاوری لێ نادرێتەوە و بە هەند وەرناگیرێت بۆیە لە سەرشانی ئێمە لە سەرشانی هەموو دەکرێت بڵێم کادر و سەرکردەی لایەنە سیاسەکانیش بەڕاستی پێویستە یعنی تەنها بۆ خزمەتی خەڵکی کوردستان تەنها بۆ دەربازبوونی خەڵکی کوردستان لەو ئەزەماتانەی کە تێیداتی پرۆژە و پاکێجەکانی کاک نەوشیروان بینینەوە بەرچاوی خۆمان بەبێ ئەوەی حساب بۆ ئەو بکەین چێ چلایەنێک چێ ئیسفادەی لێ دەکات تەنها ئەوە بێ کە خەڵکی کوردستان ئیسفادەی لێ بکات لەبەرەوە بۆیە دێڵێمەوە جارێکی دیکە تێڕوانین و لێکدانەوە بۆ کار و پرۆژەکانی کاک نەوشیروان دەبێت بەڕاستی لە ڕوانگەیەکی نیشتیمانی لە ڕوانگەیەکی نەتەوەیەوە لێ بڕوانین بۆ ئەوی بەڕاستی بتوانین سوود لە توانە سیاسی فکریەکانی کاک نەوشیروان وەربگرین ئەگەرچی بۆ خۆشی ئێستا لە ژیاندا نەماوە. زۆر باشە گەڕێمە وڵات کاک ڕەسوڵ کاک وشار کاک بافڵ سەرۆکی یەکێتی نیشتیمانی کوردستان ئەڵێ کاک نەوشیروان بۆ خەڵک وەک باوکێک بوو هەتا تەفاسیلتری داتی ئەڵێ ئێمە ئەزانین ئێمە لەگەڵ کاقوبادا ئەو ئازارەمان چەشتووە ئەو وەکو باوکی هەموو خەڵکێک بوو ینی ئەم تێڕوانینەی سەرۆکی یەکێتی نیشتیمانی کوردستان کە حزبێکی جیاوازە لەگەڵ زوونەوەی گۆڕان هەسەنگانی تۆ بۆی چێ دوای دێمە سەر پەیامەکانی تریش زەنی کاک زانە پێم وایە ئێستا تەنانەت ئەوانشی کاتی خۆی زۆر ڕکابەری کاک نەوشیروان بوون لە پێگەی جیاجیا و لە ئاستی جیاجیا و لە قۆناغی جیاجیا ئەو حەقیقەتە ئەزانن کە قورسایشی گەورەی هەبوو لە بۆ نەدروستکردنی ئاشتی کۆمەڵایەتیە و من بیرمە لە کاتی شەڕی داعشا کە پەرلەمان داخرا هەموو وەفدەکان کە هاتن کە لە لەندەن گەڕایەوە وتی ئێمە ئەو ماوەیە سێ شتمان کردووە یەکیان هەوڵ بین هێمنی و ئارامی هەبێت لە کوردستانە دوو ناکۆکی سیاسی نەچێت ناو پێشمەرگەوە چکە لە شەڕدان وەسێ هەمیش هەڵدێن کێشەدارایەکانی خەڵک چاکەین یعنی ئەوەی کاک ڕۆڵی و پێگی کاک نەوشیروان لە ناوخۆیان نەبوو تەنها لە ئاستی هەرێمیش و لە ئاستی عێراقیشا بوو نی زۆر جار بە بەیانێک دۆخەکەی هەژاند بە بەیانێک دۆخەکەی هێمە نەکردەوە ینی قورسایەکی ئەجگار گەورەی هەبوو کە لەو متمانەوە سەرچاوی کە خەڵک پێیان هەبوو منی خەڵکێکی زۆرە ڕۆژەی کە 6 ساڵ پێش ئێستا ڕەوانشاد نوێژان مستەفا کۆچی دوایی کرد ینی بە دڵگریان ینی ئەو ڕۆژە هەستیان نەکرد بێکەس بوون من خۆم
لە چاپێکەوتنی پێشوا وتومە لە هەشتاوەشتەوە باوکم لە دەستداوە ئەو ڕۆژەی ڕەوانشاد کۆچی دوایی کرد هەستم کرد پێ باوکم چکە بەڕاستی وا بوو بۆ ئێمە بۆ خەڵک ینی توانی بڵیت قەڵایەکی ئەجگار گەورە بوو قەلغانێکی ئەجگار گەورە بوو بۆ خەڵکی کوردستان ینی ئەو پەیامەتی خۆیەتی کاڵێ بەسەلم بۆ خەڵکی کوردستان باوک و نەک بۆ سەلم بەڕێستان کە لەگەڵەوەی شت کردویان بۆ بزوتنەوەی گۆڕانکە حزبەکەی خۆیەتی لە جێگەی خۆیەتی چونکە ڕەنگە ئەو خەڵکەی کە ڕۆژی کۆچی دوای نەوشیروان مستەفا کە بە سوودفە ڕۆژی هەینی بوو کۆچی دوایەکەشی ئەم ڕۆژەر هەینی بوو لەدایکبوونیشی هەر ڕۆژی هەینی بووە لە 22/12/1944 ئەنی ڕەنگە ڕێژەی سەدادەی ئەو خەڵکە تا ئەم لە حەزایش بیری کاک نەوشیروانەکەن ڕەنگە لە ماڵی خۆیانە لە گۆشەیەکە یادیکەن و بۆی بگرین ڕەنگە سادەی بینی بێتیان ڕوبەڕوو بەڵام سانەوە دینیان بینی بەڵام بە نەکتەنها باوک بە پارێزەری خۆیان نەزانی پێیان وابوو لە حزوری ئەوە ئەتوان بەهێمنی بنون لە حزوری ئەوە ژیان و کەرامەتیان پارێزراوە لە حزوری ئەوە کەسێکەیە شەڕ بکا بۆیان نەکتەنها لە ناوخۆی کوردستانە ینی کاتێک کە عباتی کاندید کرا و بوو بە سەرۆکوەزیران هاتە سلێمانی هاتە گردی زەرگەتە ئەو کاتە ڕیفراندۆمی سەربەخۆی لە بەریتانیا بوو سکۆتلەندەکان کە دەنگیان نا دەرەجا نەبوونەوە بەڵام حکوومەتی بەریتانیا پاداشتی کردن سزای نیان پێیوت وتی سەری 100 ساڵی ڕابردووکە سەری تەجروبەی ئێمەکە سەری خۆتان کە چی بوون تۆ ناتوانانی لە ڕێگەی سادانی خەڵکی کوردستانەوە بگەی بە ئامانجە سیاسیەکان یعنی کۆبوونەوەکە بە شێوەیەک زۆر گرژیش بوو بەبەستم چیم بەستمەوەیە ئەم هەڵوێستانە وای لێ کرده بوو کە خەڵک خۆشی بوێ خەڵک بە کێوێکی بزانێ کەەوە لە بەیانەکەشە هەیە کە ئەتوانێت پاڵی پێوە با لە سایە بەحەسێتەوە و پێم وایە لەم 6 ساڵەیە زۆر بە باشی ڕوون بۆتەوە کە لە غیابی ئەوە چەند کێشەکان ئاڵۆستر بوون چەند کەموکڕەکان زیاتر بوون چەند کوردستان لاواز بووە لە ناو خۆیان لە پەیوەست بە بەغدا لە ڕووی هەرێمیەوە ینی زۆرێک لەو شتانی کە ئەوتی بەدی هاتوون بۆ نمونە لەسەر پرسی نەوت کە ئێستا پرسێکی نوێیە کە پەرلەمانی عێراق لە 275 کەس کرا بە 328 دوایش کەمینەکانی بۆ زیاد کرا بوتی ئەمە هەمەتەسێکی زۆر گەورەیە چکە ئێمە کە ڕێککەوتوین لەسەر 275 بە ڕاوێژ و بە بیرکردنەوە بۆ لەگەڵ خەڵکی بیانیە کوردە و کاتە 50-60 کورتیشی هەبووە هیچ شتێ بەبێ کورد ناکرێت لەمەولا دەسەبەن بۆ ناو دەسەبەن بۆ بودجەی کوردستان بۆ زۆر بابەتی دیکەش کردیان یعنی مەبەستم ئەوەیە ئەم ڕوانینانە ڕەنگە لە کاتی خۆیان بەو شێوەش نەبیررابێ بەڵام ڕوون بووەوە کە پێگەی ئەو بوونی ئەو چەند گرنگ بوو بۆ ئاشتی کۆمەڵاتی لە کوردستانە ئەو هەموو گرژی و کێبڕکێ ئێنە هەبوو هەمیشە ڕۆڵی هێمنکردنەوەیە بینی و هەمیشە پەیامەکانی بۆ ئاراستەیە بوو بە ئاراستی پێکەوە ژیان بوو بە ئاراستەی لێبوردەیی پرسیارە بکەم کاک و شار بن حکمیەوەی کە فترەیەکە بەهۆی کاری ڕۆژنامەوانی و سیاسی و هاوڕێی جەنابمەوە خۆشحاڵم زۆر تۆ یەکێکی لەوانەی من ئەتوانمەکە هاوڕێ و شایەتێت بۆ بدەم کە لە دڵەوە دوای ڕێبازەکەی کەوتیت بەڵام بەشێک ڕخنەیەکێک کە بەشێک بۆ مەساڵحی شخصیە چەندن ئەوانەی بەدڵ ئەگرین چێن ئەوانەی بەدڵ ئەگرین بۆ ڕەوانشاد نەوشیروان مستەفا من ئەگەر دەرفەت بۆ وەک شخصێک نا وەکو ڕێبازێک دەرفەت هەبێت لەسەرەوە چەند شتێک ئەڵێم یەکەم من خۆم خوێنکاری زانکۆ بووم لە زانکۆی سلێمانی لە بەشی ئینگلیزی 2005 لە ڕێگەی کتێبەکانەوە کات نوێژوان ناسی ینی بە ڕەنگ و بە دەنگ نەمبینی بوو بەڵام خۆشم ویست چکە لە نووسینەکانیا کوردایەتێکی ڕەسە نەبینی ڕۆحێکی لێبوردەیی ئەبینی دانان بە خەڵەکانە ئەبینی لە هەمان کاتیشدا ڕۆحێکی مقاومەی ئەجگار گەورە ئەبینی لە دۆخێکی زۆر ناخۆشە ئومێد دەبینی لە ناومێدیەکانە بەڵام ئەوەی کە هەیە لەو چەند ساڵەیە من پێم وایە ئەو منی شەگرێتەوە من بە دەرنیم لەوە زیاتر خەڵکی کوردستان حتا ئەوانەشی نەیان بینیوە لی تێگەشتون تا ڕەنگە ئێمەمانان من یەکێ لە سیفەرە زۆر جوانەکانی کاک نەوشیروانەوە بوو نووسیوێتی ئەڵێ من پاکانە ناکەم 75 بۆنەوە یەک لە هەموو ڕووداوەکان نابووم کەس هەر کەسێک کوژراوە بۆنە لە بەعس لە خەڵکی مەدەنی یا شەهید بووە لە پێشمەرگە ئەڵێ من ئامادەم لە بەردەم کەس و کاریان خەڵک و خۆدا و دادگایە وەڵام بەمەوە من چەند ساڵێک ئەندامی جڤاتی نیشتیمانیم کە دامەزراوەی سەرکرداتی گۆڕانە لەگەڵ جڤاتی نیشتیمانیە لەو بڕیارانەیە بووم ئەو کەم و کوڕیانەی ڕووی داوە منیش لێ بەرپرسیارم ئەتوانم بڵێم هەست بە شەرمەزاری شەکەین ئەمڕۆ لەم یادەیە لە بەردەم ڕۆحی کاک نەوشیروانە کە وەکو پێویست نەبوو هەندێک شتە بوو بمان کردایە نەمان کردووە هەندێک شتەیە کردومانە نەبوومان کردایە و داوای لێبوردنیش بکەین لە خەڵکی خۆمان لە ڕۆحی کاک نەوشیروان کە لەو هەڵانە سوود وەرگن بۆ ئایندە بڕۆین چکە ینی ئەخلاقیەن
ئێمە هەموو هاوڕێکانمان پێکە وەکو میلەتیش دوجار بە یەک ئینسای دەکرین ئەوە نییە بڵێ کەسێک باشترە لە کەسێکی دیکە وەکو لە ئاینی ئیسلامە هەڵێڵێ باشترینتان ئەوەیە کە باشترین تاعەت و باشترین عیبادەتی هەیە بەڵام بێگومان لەوە شاخەڵکێکی زۆر زۆر هەبوون کە بەدوای بەرژەوەندی خۆیانەوە بوون من پێم وایە ئەو قانونە تطبیقە بێ بەسەریانە کە ئینسان لە سیاسەتە یا توانێت خزمەتی خۆی کە یا خەڵک و خاک بکە ناتوانێت هەردووشیان بکە هەیە خۆی ناگرێت لە بەرامبەر هەندێک تموحاتە هەندێک شتە بۆ سوودێکی کاتی ئامادەیە کەرامەتی خۆی بفرۆشێ لە هەمان کاتی شتەکە گزانە ئێمە بیرمان نەچێت جگە لە کاکنەشوان کە تۆ ڕێبازەکەیە ئێمە بەڵێنمان بە خەڵکیاوە بەڵێنمان بەخوایەوە کە بۆ خزمەتی خەڵک کار بکەین من کە پێچوانێ و ئەجوڵێمەوە یعنی لەگەڵ خدایە ڕاستم نەکردووە لەگەڵ خەڵکە ڕاستم نەکردووە خەڵک سزای ئەو کەسانە ئەدا زۆر کەس هەبوون بۆ نمونە باسی هەشتاوەشتم کرد دۆخێکی زۆر خراپ بووە یا پێش هەشتاوەشت بۆ شۆڕشی کورد چون تەسلیم بوونەتەوە نەشتون دانیشن لە ماڵەوە پەلاماری پێشمەرگیان ناوە پەلاماری خەڵکیان ناوە بەڵام لەمەوەی چەند ساڵێکە هەموو دنیا گۆڕا کوردستان ڕاپەڕین بوو دەرکەوت چکە بیری مێژوو تیژە بیری خەڵک تیژە بەڵام ئەوەیە کە ئێمە لە ڕاگەندراوەکەی بزوتنەوەی گۆڕانی شەها بوو کە گۆڕان جاران کاکنیشانەوەیت پەلکە زێرنەی بیر و بۆ چوونی جیاوازە ئەتوانین ببینەوە بە هاوڕێ جاریشکە پێکەوە کار بکەین چکە بەهێزی گۆڕان گرنگی گەورەی هەیە بۆ کوردستان و بۆ بەرەو پێشوونی دۆخی دیموکراسی و ئازادیەکان و خزمەت گوزاریەکانیش زۆر باشە ماوەسە محەممەد هەمان ئەو پرسیاری لە کاکۆشارم کرد ئەوەی کە سەرۆکی شێتی کاک بافڵەڵێ کە کاک نێوشیروان وەکو باوکێک بوو بۆ خەڵک تێڕوانینی تۆ لەسەر ئەم دەستەواژەیە چییە؟ دیارە قسەکەی کاک بافڵ ڕوونە لەوەی کە وەسفی کاک نێوشیروان دەکا باوکێکە بۆ میلەت لەبەرەوەی باوک دەبێت لە خەمی ڕۆڵەکانی بێت کاک نێوشیروان هەموو کاتێ لە خەمی میلەتەکەیە بووە کاتێک کە باسی ئابووری دەکرد کاکزانە ئەمڕۆ کێشەکانی ئەمڕۆی هەرێمی کوردستان پێمان دەڵێ بەڵێ دنیا بینینی کاک نێوشیروان بەرنامە و استراتیجی کاک نێوشیروان دنیا بینینی باوکێ بووە بۆ باشکردنی ژیانی ڕۆڵەکانی وەسفەکەی کاک بافڵ بۆەوەی کە باوک بووە ئەمڕۆی کوردستان دەیسەلمێنێ کە چەندە پەرۆشی ڕۆڵەکانی هەرێمی کوردستان بووە کاکزانە کە ئەمڕۆ باسی ئابووری کوردستان دەکەین کاتێک کە کاک نێوشیروان دەیوت ئێمە لەگەڵ ئابووری سربەخۆین لەگەڵ ئەوەین کورد نەوت بفرۆشێ بەڵام دەبێ ئەم پرۆسەیە شەفاف بێ داهاتی ئەم نەوتە لە خزمەت خەڵک بێ ئەمڕۆ دەبینین کاتێک کە بە پێچەوانەی ئەوە نەوتەکە بە شەفاف نفرۆشرا و داهاتەکەشی لە خزمەتی خەڵکانە بوو دەبینین ئەمڕۆ لە قوڵترین کێشەی ئابووری داین ئەوە تا ئێستا سەروی 50 ڕۆژەوە نەوتی هەرێمی کوردستان نافرۆشرێ و لە گەورەترین کێشەی ئابووری داین کاتێکە کاک نێوشیروان جەختی لەسەر ئەوە دەکردەوە کە ئێمە دەبێت سیستەمی حکومڕانیەکەمان پەرلەمانی بێ دەسەڵاتەکان دابش کرابێتن قۆرخی دەسەڵات لایلایەنێ نەکرێ و تاکڕەوی لە بڕیارش نەبێ ئەمڕۆی هەرێمی کوردستان کێشەکانی لە ناو حکوومەتی هەرێمی کوردستانە و دوورکەوتنەوەی یەکێتی بۆ ماوەی 6 مانگ لە حکوومەت هەرێمی کوردستان پێمان دەڵێ دنیا بینینی کاک نێوشیروان سەلیم بوو لەوەی ناکرێت قۆرخکاری لە دەسەڵاتە هەبێ ناکرێت لە ناو حکوومەتی هەرێمی کوردستان بڕیار لای تاگلایەن لا یەک لایەن بێ کاتێک کاک نێوشیروان دەیوت دەبێ حکوومەتی بنکەفراوانمان هەبێ لەگەڵ حکوومەتێکی بنکەفراوان بوو کە هەموو ئەو لایەنە سیاسیانەی شەریکی ئەو پێک هاتەیەن خاوەنی بڕیار بن بۆیە کە بینیمان کاتێ بە استراتیج و دنیا بینینە حکومڕانی نەکرا حکوومەتی هەرێم گەیشتە لێواری لێکترازان و دوو ئیدارەیی بۆیە وەسفی ئەوەی کاک نێوشیروان باوکی میلەت بووە لە خەمخۆری کاک نێوشیروان بووە ئایندە و دوا ڕۆژی ئەم میلەتە بووە کاتێک کە کاک نێوشیروان هەوڵیدا هاوڵاتیان ببنە بەشێ لە بڕیاری سیاسی بەوەی کەوا بەشدار بن لە پرۆسەی هەڵبژاردن پرۆسەیەکی چالاک کاتێک کە دەبینی هەموو هاوڵاتیانی کوردستان بەشداری هەڵبژاردنیان دەکرد بە هەڵبژاردن دەبوو بە کەرنەڤاڵی بەرەو چاکسازی بەڵام هەندێک ئیرادە لە هەرێمی کوردستان دژی ئەو بەرنامەیە کاری کرد ئێستا دەبینین خەڵکی تەواو بێئومێد بۆ لە پرۆسەی سیاسی کاتێک کە هەڵبژاردن لە هەرێمی کوردستان دەکرێت لە 180 خەڵکی هەرێمی کوردستان بەشداری ئەو پرۆژەیەدا ئەمە هەموو بەڵگەن لەسەر ئەوەی دنیا بینینی کاک نێوشیروان بۆ کێشەکانی هەرێمی کوردستان دنیا بینیە بۆ چارەسەری لەگەڵا بوو دنیا بینی بووە ئەمڕۆی کوردستان حکومڕانی ئەمڕۆی کوردستان
ئابووری ئەمڕۆی کوردستان پەیوەندی نێوان لایەنە سیاسەکان بارودۆخی پەرلەمانی کوردستان هەموو ئەمانە پێمان دەڵێ ئەگەر بێت و ئێمە بە دنیابینینی کاک نەوشیروان بە استراتیژی کاک نەوشیروان کارمان بکردا ئەمڕۆی کوردستان حتمما ئەمڕۆیەکی باشتر دەبوو لەوەی کە ئێستا هەیە بۆیە کاک نەوشیروان ئەکرێ کاک زانە ئەمڕۆ بڵین خەونەکانی کاک نەوشیروان دنیابینینی کاک نەوشیروان بۆتە خەونی هەموو کەس بۆتە خەونی هەموو هاوڵاتیانی هەرێمی کوردستان و بۆتە خەونی هەموو لایەنە سیاسیەکان بەدەر لە بزوتنەوەی گۆڕان لەبەرەوەی ئەمڕۆ کاتێکە لە ناو حکوومەتی هەرێمی کوردستان یەکێتی نیشتیمانی کوردستان بزوتنەوەی گۆڕان باسی چاکسازی لە کەرتی نەوتا دەکەن کەواتە ئێمە ئەمڕۆ هەموو خاوەنی دنیابینین و خەونەکانی نەوشیروان مستەفاین لە چاکسازی لە کەرتی نەوت و ئابووری سەربەخۆ کاتێک کە ئەمڕۆ ئێمە هەموو دەڵێن دەبێ حکومڕانی پەرلەمانی بێ دەبێ هێزی سەربازیمان یەک بێ ئەمڕۆ کە لە ناو حکوومەتی هەرێمی کوردستان دەنگ بەرز دەبێتەوە بەوەی کە ئەم جۆرە لە حکومڕانیە تەندروست نییە کەواتە ئێمە ئەمڕۆ هەموو خاوەنی خەونی نەوشیروان مستەفاین لەوەی کەوە حکومڕانی کوردستان دەبێ حکومڕانی شەراکەتی ڕاستەقینە بێ لە نێوان ئەو پێکاتانەی حکوومەت دروست دەکەن و دەبێ ڕنگدانەوەی ئیرادەی خەڵکی هەرێمی کوردستان بێ ئەمڕۆ کاکەزانە ئەو بێ ئومێدیەی لە چاوی خەڵکا دەیبینین بەرامبەر بە حکومڕانی لە هەرێمی کوردستان بەرامبەر بە ئابووریەکەی بەرامبەر بە چارەنووسی هەرێم ئەومان پێ دەڵێ کە لایەنە سیاسیەکانش ئەمڕۆ لە حکوومەتی هەرێمی کوردستان گەیشتونەتە ئەو قەناعەتەی ئێمە هەموو لە دەوری خەونەکانی نەوشیروان مستەفا کۆبینە لەوەی کەوە ئەم حکومڕانیە ئێستا تەندروست نییە ئابوورەکەی ئەمڕۆمان ئابوورێکی تەندروست نییە سیاسەتکردنمان بەو ئەقلیەتە سیاسەتکردنێکی تەندروست نییە ئەم ڕۆی بارودۆخی هەرێمی کوردستان ئەو مەترسیانەی لەسەر قەوارەی هەرێمی کوردستانە کاکزانە پێمان دەڵێ خەونەکانی نەوشیروان مستەفا لە دروستکردنی هەرێمێکی تەندروست و شایستە بە هەموو هاوڵاتیانی هەرێمی کوردستان ئەمڕۆ ئەو خەونانە خەونی بزوتنەوەی گۆڕان و خەونی هاوڵاتیان و خەونی ئەو لایەنەشە لە ناو یەکێتی و لایەنەکانی کە ئەمڕۆ داوا دەکەن سیستەمی حکومڕان چاکسازی تێ بکرێ ئابووری کوردستان چاکسازی تێ بکرێ پرۆسەی کەرتی نەوت و فرۆشتنی نەوت چاکسازی تێ بکرێ پەیوەندیەکانمان لەگەڵ بەغا دەبێ پەیوەندی تەندروست بێ نەبەسترێتەوە بە بەرژەوەندی کەسێکی سیاسی لایەنێکی سیاسی بۆیە دەکرێ بڵێن ئەمڕۆ خەونەکانی نەوشیروان مستەفا بۆتە خەونی سەرجەم لایەنە سیاسیەکان یعنی گەورە خەونەکانی نەوشیروان مستەفا گەورەترە لە تەنها بزوتنەوەی گۆڕان ئەمە ئەمڕۆ خەونی میلەتی کووردە و ئەو لایەنە سیاسیانەشە کە خەمخۆری دوا ڕۆژی نەتەوەی کوردن زۆر باشە مامۆستا بەڕێز کاک ڕەسوڵ هەر لە پەیامەکەی سەرۆکێشێتی هاتووە کە لە کۆتاییەکانی تەمەنیاندا هەر دوو هەم خاڵی خۆش بسەرۆک مام جەلال و ئەم ڕەوانشاد نەوشیروان مستەفا مەیلی ئەویان نەبوو بەیەکەوە کارکردن بکەن یەکگرتنەوەیەک هەبێ هەرچەند ئەمە لە کۆمەڵێک پرۆژەیە فۆرمۆلە بوو بەڵام چەند گرینگە ئەو دوو هێزە کە بناغەکەیان کۆڵەکەکەیان یەک ڕوئیا و یەک دنیابینیە یەکگرتنەوە هەبێ بەیەکەوە کارکردن هەبێ بۆی خەونی ئەو دوو سەرکردە گەورەیە باشتر گەشە بکات. کاک ڕەسوڵ دانیشتنی هەردوو ڕەوانشادان کاک نەوشیروان ئەوفەن مامۆستا ببوورە ئەو پرسیارم بۆ کاک ڕەسوڵ بوو بۆ بورە مامۆستا محەممەد کاک ڕەسوڵ گوێ لە پرسیارەکەم بوو کاک ڕەسوڵ باش ئەگەڕێنەوە لای کاک ڕەسوڵ دیارە پەیوەندیمان نەماوە لەسەر پەیامەکەی کاک چییە کوڕی ڕەوانشاد نەوشیروان مستەفا کاک چییە و کاک نەماوەکەوە یعنی من کە بەیانەکەم خوێندەوە هەستە کرد لە ئەرشیفەوە سوود لە نووسینەکانی کاک نەوشیروان ڕاست و ڕەوان ڕاشکا و حتا ئەگەر ڕەخنە لە خۆگرتنیش بواە دەری بڕیوە ئەمە چیمان پێڵێ کاک دکتۆر خۆی ڕەوانشاد نەوشیروان مستەفا بە خۆتەزانیت باوەڕی بە حکومڕانێکی دیموکراتی هەبوو کە ئینسانەکان لەسەر توانای خۆیان هەبن ئەو تا خۆشی لە ژیاندا بوو هەرچەندە لە دروستبوونی کۆمپانیای وەشەوە هەم کاکچی هەم کاک نەما لەگەڵی بوون وەکو ئێمەمانی تقریبن بەیەکەوە گەورە بووین تێکۆشرە دیرینەکانیش هەم لە گۆڕان هەم لە یەکێتی نیشتیمانی کوردستان هەر لە مناڵیەوە ئەوانیان ناسیوە و ئەزانن چۆنن هیچ پێگەوژنێکی ڕسمیان نەبوو دوایی کۆچی دوایی ڕەوانشاد ململانەیەک دروست بوو لە ناو ئێمەیە بۆ داپۆشینی بەشێک لە ململانەیانە کە ئەکرا من بڵێم پێگەی سیاسی مەوێت هاوڕێکی تر وا بڵێت
ئەوان کران بە بەشێک لە شتەکان و بە تایبەتی پرسیگردی زەرگەتە زۆر گەورەکرا. لەم چەند ساڵەیە ئەوان زۆر ڕخنیان لەسەر بووە، پێم وایە بە بەردەوامی بەر شەپۆلی ڕخنە و قسە کەوتون لە سوشەڵ میدیایە، هەندێک جار لەلایەن کەسانێکەوە کە زۆر باش ئەزان ئەوان چۆن بیرەکەنەوە و هەندێک سیفاتی باوکیشیان بێگومانتیا بووە. یەکێک لەوانە پشو درێژی کە ئەمادە نەبوون بێن لەم چەند ساڵیان هەموو ێرشە هەبووە پشو درێژ بوون، دانیان بە خۆیان داگرتووە نەهاتون پاکانە بکەن، نەهاتون لەسەر هاوڕێکانیان مزایدە بکەن لە سەنگەرێکی کایابیان بینن. بەڵام ئێمە نزیکەی ساڵێکە بێت لە بزوتنەوەی گۆڕان گفتوگویەکی زۆر جددی هەیە و بڕیاری هەردوو جواتی نیشتیمانی و گشتی هەیە کە خۆڕێخستنەوە ئاشتەوایەک بکەین و دکتۆر بورهان یاسینیش کە هاتەوە لە بۆ کوردستان ڕۆڵی هەبوو زۆرێک لەو هاوڕێیانەی بینی کە هاوڕێکانی دوێنێ ببنەوە بە هاوڕێ لە سایەی بەرنامەی سیاسی بیری سیاسی کاکن و شروانە چکە کە لە پووری ئەو بەوە ئەپارێزرێت کە گۆڕان بەهێز بێ و نیەتێک هەیە ئەم مێژووە داگیر بکرێت نابێت ڕێگە بەوە بین. ئەوانیش هەموو ئامادەکەیان دەربڕیوە. ئەوەی ئەو پەیامی ئەمڕۆ پێم وایە گرنگە چکە زۆر شت هەیە کە خەڵک چاوەڕوانی ئەکرێت پێشتر بوو ئێستا ئەوانەیڵێن بەشێکی بەهۆی ئەوە بووە کە چاوەڕێیان کردووە دامەزراوەکان بە پێگی خۆیان بڕۆن چ لەوەی کە خۆدزیینەوە نەبێت لە پرۆسەکەی وەکوتەوتە ڕازگۆ ڕاشکاو بین و ئەشڵێن ئێمە لە باوکمانەوە ئەوە فێر بووین کە لەگەڵ میلەتی خۆمانە ڕازگۆ بین و ڕاشکاو بین خۆشمان قەتجیان نەکەینەوە لە خەڵک و ئاڵێن ئێمە یەکەم کەسە بین دان بە هەڵەکانانین داوای لە بردنەکەین لە خەڵکو و لە گۆڕان خوازان و لە هەمان کاتە لە ڕۆحی باوکمان کە هەندێک هەڵک ئەو هەڵانی کراوە وەکو پێویست نەمانتوانیوە دەست بە بەرنامەکەیوم وە لە هەمان کاتە کۆمەڵێک پێشنیازە خەنە ڕوو وەکو هەڵسوڕاوی دیکە بە پێی دەستوری ناوخۆی بزوتنەوەی گۆڕان کە ئێمە لیژنەیەک پێک بێنین سەرکردایەتێک پێک بێنین لەو هاوڕێیانەی ئێستا لە گۆڕان کارەکەن و بڕیار بەدەستن لەوانەی کە لە حکوومەتی هەرێمن و لەوانشی کە تا ڕادەیەک دوور کەوتونەتەوە لەمانای هەست بەوە ناکەی کە مەسەلەن بڕیارێکی تازە ئەدەم بەرامبەر بە بەشداری و کشانەوە لە حکوومەت خۆی ئەوان مەسەلەن لە جوملەیەکە ئەڵێ هیوادارین هاوڕێیانیشمە لە تیمی حکوومەت پابەندی بڕیارەکە من ئەمە بۆنی جۆرێک لە بڕیاری لێدێت کاک زانە یەکێک لەو تایبەتمەندیانەی کاک نوشیروان چی بوو پێی وا بوو دامەزراوەکانی کوردستان ئەگە خراپیش بن حەلیەوە نییە تۆ بیرروخێنە بێت چاچیکەی هەم کاکچی هەم کاکنەمە لەم چەند ساڵەیە لەگەڵەوەی بەشدار بوون لە ئێمەیە بێگومان و پشتیوانی زۆر لە هاوڕێکانیش بوون لە زۆر هەنگاوە و ڕابێژیشیان داوانە جار گوێشیان لێ نەژیراوە بەڵام دەستیان نەبردو دەستکاری دامەزراوەکان بکەن وەکووتم ئاشتەوایی لە ناو گۆڕان ڕێخۆڕێخستنەوە ساڵێکە گفتوگۆی لەسەر هەیە لە مانگی ساڵی ڕابردووە بووە بە بڕیاری جواتی نیشتیمانی دوای ئەوەی لە جواتی گشتی بووە بە ڕاستپاردە بۆ جواتی نیشتیمانی کۆبوونەوە و گفتوگۆ و نامەگۆڕینەوە لەگەڵ بەشێک لەو هاوڕێیانەیە هەبووە ئەم ئەوەی لە نامەکەی هەیە لەگەڵ هاوڕێیانە زیاد لە 6 مانگە گفتوگۆ کراوە هیچ شتێکی تازەیتیانێ بەڵام ئەوان زۆر بەڕوونی ئەڵێن ئەم لیژنەیە هاوشان لەگەڵ هەردوو جواتەکە دەسەڵاتی تەواوی ئەبێ بۆ کاروباری ڕێکخراوەیی بۆ کاروباری میدیایی بۆ کاروباری دیارایی بۆ بڕیاری سیاسی لە ناویانە ئیکلاکردنەوەی کورسی حکوومەتە بۆ نمونە لە حکوومەتی هەرێم حکوومەتی خۆجی هەڵبژاردننی داهاتوو پەرلەمان یعنی پێم وایە بابەتەکە لەوەیە ڕوونە و ئەمەش ڕۆحێتێکی ڕەوانشادە کە لەم ڕۆیە ئێمە ئەوە ببینین کە بەبەردەوام ڕۆڵی هەبوو لەوەی نەکتەنها لە ناو لایەنێکی دیارکەوە لایەنەکانی کوردستانیش زۆر جار کۆ بکاتەوە و بە ئاراسی چارەسەر کار بکەن ئێمە چۆن کورددایم ناکۆکە و خۆی سەبەبی برینەکانی خۆیەتی بزوتنەوەی گۆڕانیش خۆمان لە ناو خۆمانە ئێمە برینەکانمان کرد خۆشمان نەتوانین چارەسەری بکەین بۆی کە لاپەڕێکی نوێ هەڵێنەوە دوو پایان دیاری کردو دوو بنەما و کۆڵەکەیان دیاری کردوێکیان لێبوردە بین بەرامبەر بە یەکتری دوو هەمیان بەرپرسیارەتی هەڵگرین کە من ئێستا وەکو ئەندامێکی جوات لێرە قسەم کرد وتم منیش بەرپرسیارم لەوەی کە ڕوویاوە بەخراپ چکە عادەتەن وەکو ئەوترێ سەرکەوتن باوکی زۆرە وەشکست هەتیوە من پێم وایە ئێمە ئەبێت لە کاتی شکستەکانیشا بەرپرسیارەتی زۆر باشە کاک ڕەسوڵ دووبارە سڵاو لێبێ من پرسیاری ئەوم لە بەڕێزت کرد لە پەیامەکەی سەرۆکیەکێتی نیشتیمانی کوردستان هاتووە کە لە کۆتاییەکانی تەمەنیانە هەم خاڵی خۆشبوو سەرۆک مام جەلال هەم ڕەوانشاد نوشیروان مستەفا مەیلێکی زۆریان هەبوو تا ڕادی یەکگرتنەوەش بەیەکەوە کار بکەن بۆی ئامانجە تەواو نەکراوەکان تەواو بکرێ ئەمە لە ئێستاە بۆ دۆخەکە بۆ ناوچەکە چەند گرنگە
بەڵێ بزانە کاکزانە طبعاان پەیوەندی نێوان مامجلال و کاکنەوشوان پەیوەندێکی زۆر لە مێژینەیە یعنی بناغە و بنچینەیەکی سیاسی قوڵی هەیە ڕەنگە جیاواز بێ لە پەیوەندی هەریەکێک لەو بەڕێزانە لەگەڵ خەڵکی دیکە بۆیە ئەوان باشتر لە یەکتر تێدەگەشتن و باشتری یەکتریان دەناسی لە هەموو بوارەکانی سیاسی پێشمەرگایەتی و لە ڕووی مەبەدەئیشەوە لە ڕاستیدا بێگومانەوەی جەنابەت باسی دەکەی لێکتەگەشتنی دەباشانە بێگومان لێکتەگەشتنی دەباشان لێکتەگەشتنیێکی مهم بوو و بەڕاستی دەتوانین بڵین ئەساس و بنچینەیەکی نوێی بۆ حکومڕانی لە هەرێمی کوردستان داڕشت بوو و نەتیجەش لە دواییدا خۆشتان بینیتان لە مەراسیمێکدا گەیشت بە ڕێککەوتن نامەی دەباشان یعنی ئەم ڕێککەوتن نامەیەش لە چەندین خاڵدا خۆی بینیەوە خاڵەکان خاڵی استراتیژی بوون و ئێستش جەنابیشت و هەمومان لە بیرمانە کاکنوشوان وتاری مەراسیمەکەی خوێندەوە باسی لەوە کرد کە عیبرەت لە جێبەجێکردندایە ینی لە نووسینەوە و لە داڕشتنی ئینشا و بڕگەکانی ئەو ڕێکەوتن نامەدانە بەڵکو عیبرەتی مهم ئەوەیە کە چەند بتوانین ئێمە لە ئایندەدا ئەوانە جێبەجێ بکەین خۆتان دەزانن بەداخێکی زۆرەوە ینی دەکرێت بڵین ڕێگریەکانی بەردەم خزمەتکردن و ڕێگریەکانی بەردەم حکومڕانیەکی ڕەشید لە هەرێمی کوردستان بەڕاستی هێندە زۆرن زۆر جار ئەو پرۆژە و بەرنامانەی کە کەسێک یان چەند کەسێک بەیەکەوە دای دەڕێژن بۆ ئایندە بەداخەوە شکست دەخوا یەکێک لەو پرۆژانەی کە شکستی خوارد ڕێکەوتن نامەی دەباشان بوو بەداخەوە کە بەڕاستی ئومێدێکی گەورەی بە خەڵکی کوردستان بەخشی بۆەوە ئێستا نەچوە بچێ ئێستا کات بەدەستەوە ماوە بە دەردی کوردگوتانی دەڵێ هەر وەختێک دەست پێ بکەی هێشتا زووە ڕێکەوتنەکە لە جێی خۆیەتی خاڵەکانی ماون دەتوانین گەشەی پێ بدرێت دەتوانین پەرەی پێ بدرێت بەڵام ئەوەی کە مهمە جێبەجێکردنی خزمەتکردنەکەی جێبەجێکردنی خاڵەکانە چونکە لە 2000دا خۆتان دەزانن یعنی حیزب ئامانجی ئەوەیە کە ئەهداف و ئاواتی خەڵک بەدیبێنێ خزمەتی خەڵک بکە حکومڕانی بۆ خەڵکدا بمەزرێنێ یعنی موسساتێک لە هەرێمی کوردستان بێنێتەکایەوە کە خزمەتی خەڵک بکە نەک خزمەتی دەستێک یان تاقمێک یان چوزانم ناوچەیەکی دیاریکراو بکە بەداخێکی زۆرەوە جەنابیشت دەزانی ئەو بەڕێزانش کە لە سۆدیۆش و لە کەرکووکی هەمومان دەزانین و خەڵکی کوردستانیش دەزانین کە بەداخەوە لە هەرێمی کوردستان ئەو شێوازەی کە لەگەڵ یەکێتی لە ڕێکەوتنامەی دەباشان لەگەڵی ڕێکەوت بووین ئێستا ڕێک پێچەوانە دەگوزارێ مەسەرەن بۆ نمونە نەمانتوانیوە یەک هێزی پێشمەرگەی کوردستان بنیاد بنین نەمانتوانیوە یەک حکوومەتی ئیدارەی سەربەخۆ بنیاد بنین نەمانتوانیوە با بڵین بە یەک چاوسەیری هەموو هاوڵاتیانی کوردستان بکەین لە هەموو ناوچەکانی کوردستاندا بە یەک چاوسەیری شار و شارۆچکەکان بکەین لە کوردستاندا بۆیە بەڕاستی ئەو مەسەلەیەکی فکری سیاسی گرنگە و پێویستی بە لێکدانەوە و لێوردبوونەوەی زیاتر هەیە بەڵام لە هەموو حاڵەتەکاندا دەتوانم دوا قسە بۆ جەنابەت بکەم لەسەرەوەی کە ئامانجی ئەساسی ئێمە و ئەگەر بتوانین هەموو لایەنەکان لەسەر ئەوە کۆک بین ئامانجمان خزمەتکردنی خەڵک بێ بە بۆچوونی من ئاسانە ئێمە دەتوانین لەسەر ئامانجەکانی خەڵک ڕێککەوین ئەوەی کە لەسەری ڕێک ناکەوین ئامانجە تایبەتیەکانن سپاس دەکەم کاک ڕسوو مامۆستا بە کورتی دوا سەرنجی خۆتم پێ بڵێ مامۆستا محەممەد دیارە کاکزانە کاتێک ئەمڕۆ باسی گۆڕانکاریەکان لە هەرێمی کوردستان ئەەکەین دوادانیشتنی کاکنەوشیروان و مامجلال هەردوو ڕەوانشادان لەسەر ئەوە ڕێککەوتن ئەمە لە سەرزاری مامجلالەوە باسکرا کە ئەو تەواو متفقە لەگەڵ کاکنەوشیروان لەسەر ئەوەی کە دەبێ حکومڕانی لە هەرێمی کوردستان پەرلەمانی بێ و دەبێ دەستور ئەو مسودەی دەستور هەبوو دووبارە بجێردرێتەوە دەستورێک شایستە بە خەڵکی کوردستان و مامجلال زۆر بەڕوونی وتی من تەواوی ئەو پرۆژەی کاکنەوشیروان متفقین لەسەری دیارە مەرگ مەودای نەدا و نەخۆشی مەودای نەدا هەردوو ڕەوانشادان پرۆژەکەیان بگەین نەجێ ئەمڕۆ ئیلتیزامە لەسەر ئەو کەسانەی ئەو لایەنان ئەو بەرپرسانەی کە پێیان وایە دنیا بینینی مامجلال دنیا بینینی ڕەوانشاد نەوشیروان مستەفا دنیایەکی دروست ئەکرد هەرێمێکی کوردستانی دروست ئەکرد شایستە بە خەڵکی کوردستان دەبێ ئەمڕۆ ئەوانە پەرۆژ بن بەوەیکەوە استراتیجی کاکنەوشیروان و استراتیجی مامجلال دنیا بینینی ئەوان هەردووکان ئەم دنیا بینینە دەبێ بێتە بەرنامە استراتیجیان بۆ ئەوەی ئەمڕۆی کوردستان ئەو مەترسیانەی کاکەزانە ئەمڕۆ لەسەر کوردستانە مەترسی جددین گەردەمانەوە ئەم مەترسیانە تێپەڕێنین دەبێت لە چوارچەوەی ئەو استراتیج و خەونانە کۆبینەوە کە ڕەوانشاد نەوشیروان مستەفا لە کاتی خۆی داوای کرد و مامجلالیش تەواو پاپشتی کرد و پێم وایە ئەوە شادەمار و شارڕێگایە کە بتوانین کوردستانێ دروستکەین شایستە و شایانی خەڵکی هەرێمی کوردستان. سپاس دەکەم مامۆستا محەممەد
بەهۆی کەمی کاتەوە کاگۆشار دوا سەرنجت دوستان زۆر سپاس کاکنیشان چاوێکی لە ڕابردوو بمە زۆر باسمان کرد چاوێکیشی لە داهاتوو بوو ئەمەوێ ئەوە بڵێم خەڵکی کوردستان ئەو دۆخێک کە هەیە ئازارەکانیان کەمەکانیان خەمی ئێمەشە ینی ئەمە ئەو پەیامە بگات بۆ ڕۆحێتی ڕەوانشار نەوشنەوە مستەفا کە دڵنیابن ئەو دۆخە کاتیە ئەمە چینە خۆناغێکی باشترەوە بۆ خەڵکی کوردستان لە هەموو ڕووەکانەوە و من گەشتبینیشم کە ئەم دۆخەی کە ئێستا هەیە نەک هەر کاتیە بەڵکو ئینشاڵە لە ئاداهاتووشا دووبارە نابێت. زۆر سپاس بۆ بەڕێز هۆشار عومەر عەلیە دامی زیفاتی نیشتیمانیەوەی گۆڕا سپاس بۆ بەڕێستان سپاس بۆ بەڕێز ماوەسا محەممەد نەسرەدین چاودێری سیاسی سپاس بۆ بەڕێز ڕەسوڵ بسکۆل پێشمەرگەی دێرین سپاس بۆ هەرسێ میوانی عزیزم بەرنامەکەمان ڕەهەند لەسەر ڕۆڵی سەرکردەکان لە خەباتی سیاسی و چەکداری ئەمڕۆ کە 6 ساڵ بەسەر کۆچی دوایی ڕەوانشاد نەوشەروان مستەفادا تێپەڕ دەبێت کۆمەڵێک ڕوئیا و ڕێو ڕێباز لەگەڵ سەرۆک مام جەلال هەبوو کە وەک لە دیتەیلی بەرنامەکەدا هەبوو ئەوەیە کە ئەگەر بێت و ئەمانە جێبەجێ بکرێت بەرژەوەندی گشتی پێش بەرژەوەندی شخصی بخرێت ئەوە خەڵک ڕوبەڕووی لانی کەم نیوەی ئەو نەهامەتیانە نابێت. ئێمە لەگەڵ هاوکارانم بەیەکەوە ڕەهەندمان پێشکەشکردن ئێوەش ئەمانەتی خوابن.